ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتی هاوکارانم لە ڕادیۆ دەنگیگەلەوە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی هەواڵەکان، گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین. بیسەرمان بن. تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان لە چەند تەوەری خۆی دەگرێتەوە. یەکەم شاندی دەمپارتی سەردانی ئیمرالی دەکات، وتەبێژی دەمپارتی لێدوانێکی داوە. دواتر دەچینە باشووری کوردستان لەگەڵ چاودێری سیاسی بەڕێز هیوا سەید سەلیم گفتوگۆ دەکەین لەسەر سەردانەکانی شاندی دەمپارتی و هیوای گفتوگۆکانی ئیمرالی و تورکیا و گرنگی لەسەر باشووری کوردستان و هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ دەکەین. دواتر نووسینێکی نووسەر سڵاحەدین ئەردەم لەسەر دوایین پێشاتەکانی ئیمرالی و گفتوگۆکان هەیە. دواتر دەچینەوە باشووری کوردستان لەسەر پێشێلکاریەکانی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دوو راپۆرتمان هەیە. بەگشتی ئەمە چوارچێوەی گشتی بەرنامەکەمانە. گفتوگۆی ڕووداوەکان دەست پێ دەکات. شاندی ئیمرالی دەمپارتی بۆ ئەنجامدانی دیداری ڕێبەر ئاپۆ داواکاریان پێشکەش کرد. ئایشە گوڵدۆغان هاوتەبێژی دەمپارتی ڕاگەیاند بە مەبەستی ئەنجامدانی دیدار سێەم لەگەڵ بەڕێز ڕێبەر ئاپۆ شاندی ئیمرالی دەمپارتی داواکاری پێشکەش کردووە. شاندەکەمە مەبەستی ئەنجامدانی دیداری ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆزێلان داواکاری نوێی پێشکەش بە وەزارەتی دادی دەوڵەتی تورک کردێ لەبارەی ئەنجامدانی سێمین دیداری ڕێبەر ئاپۆ. ئایشە گوڵدۆغان هاوتەبێژی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەمپارتی لە ناوەندی گشتی حیزبەکەی لە ئەنقەرە ڕاگەیاند شاندی ئیمرالی دەمپارتی داواکاریان پێشکەش کردووە. پێشتر لە بەروارەکانی 28 کانونی یەکەمی 2024 و 22 کانونی دووەمی 2025 شاندی ئیمرالی دەمپارتی دیداری لەگەڵ ڕێبەر ئاپۆ ئەنجامداوە و هەروەها ڕێبەر ئاپۆ بۆ شاندەکەی ڕاستپادەوە کە زنجیرەیەک کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تورکیا و زیندانیانی سیاسی ئەنجامدا. پاشان لە 15 شوبات شاندەکە ڕویان لە باشووری کوردستان کرد لەگەڵ هەر یەک لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان، پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، نێچیروان بارزانی سەرۆکی کاربەڕێکەری حکوومەتی هەرێم و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی کاربەڕێکەری حکوومەتی هەرێم و شاناس ئیبراهیم ئەحمەد و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر دیداریان ئەنجامدا. لە سەردانەکەیاندا بۆ باشوور شاندەکە سڵاوی ڕێبەر ئاپۆیان گەیاند و بە هەر یەک لە مەسعود بارزانی و پاڤڵ تاڕەبانی و نێچیروان بارزانی و ئەوانیش پشتیوانی خۆیان بۆ دەستپێشخەری ڕێبەر ئاپۆ دوو پات کردەوە. هەڵە بەڕێزان لە دەستپێکدا وتمان لەسەر گفتوگۆی شاندی ئیمرالی و سەردانی شاندی ئیمرالی بۆ باشووری کوردستان میوانێکمان دەبێت، ئەویش بەڕێز هیوا سەید سەلیمە. بەڕێز هیوا زۆر بە خێراتن بۆ گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان. سپاس ئێوە هەرگژین. کاگیوا ئەگەر لەوە دەست پێ بکەین
لە 15 شوبات شاندەکە ڕویان لە باشووری کوردستان کرد لە هەریەک لەگەڵ مەسعود بارزانی و پاڤڵ تاڵەبانی و نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی و شاناز ئیبراهیم محەممەد و مەسرور بارزانی کۆبوونەوە. گرنگی ئەم کۆبوونەوەانە لە ڕوانگەی ئێوەوە چۆن هەڵەسەگەندرێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە. دوای دووەم دیداری شاندی ئیمرالی لەگەڵ بەڕێزۆزەلان لە زیندانی ئیمرالی دیارە لەسەر ڕاستپاردەی بەڕێزۆزەلان ئەوە بووە کە سەردانی باشووری کوردستان بکەن، هەردوو هێزی دەسەڵات ببینن و ڕاوسرنجی بەڕێز ئۆزەلان لەسەر دوایین پرس کە پرسی دانووسانە یانە و پرسەیکان دێ بەناوی دەکەن بە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی و بەڕاستی بۆی گفتوگۆ لەگەر هێز و لایەنە سیاسەکانی دەسەڵات لە باشووری کوردستان بکرێ بۆی ئەوانیش ئەو ئەرکەی کە لە ئایندەدا دەکەوێتە ئەستۆیان بەو ئەرکە ڕابن. گرنگ بوو دیدارەکە لە بەروی مەدەزانین لە یەکەم دیداری بەڕێزۆزەلان کە شاندی ئیمرالی سەردانیان کرد بوو ئەو ڕای سپارد بوون هەموو لایەنە فەرمیەکانی تورکیا و هێزەکانی دەسەڵات ئۆپۆزیسیۆن ببیندرێن هەتا لەسەر ڕاستپاردەی بەڕێزۆزەلان لە نێو شاندەکە بەڕێز ئەحمەد تورک کەسایەتی سیاسی باکووری کوردستان و سەرۆکی لە کاردادراوی شارەوانی مەزنی ماردین بۆ شاندەکە زیاد کرا. بەڵام لە دووەم دیدار وەکو باسم کرد شاندەکەی ڕاستپارد بوو بە نوێنەرانی دیکەی ئێدەم پارتیشەوە شاندێکی بڕیار بەدەست لە پەرلەمانتارانی دەم پارتی هاوسەرۆکی کەزەدا هاوسەرۆکی بەدەپا بێن لێرەوە ڕاوسەرنجی کورد لە زاری بەڕێز ئۆزەلان بگەینە دوو هێزی دەسەڵات. ئەوە گرنگە بۆی جارێکی تر ئەو پرۆسەیە ڕووی بەرە و ئاڕاستی چاواشەکاری نەبردێ بۆ هەر لەو چوارچێوەش بوو دوێنە بینیمان هەڵوێستی قەندیل لە زاری یەکێک لە ئەندامانی کۆنسا وا بڵاو کراوە کە داوا دەکەن پەیامەکەی بەڕێز ئۆزەلان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسێک بڵاو بکرێتەوە کە بەڕاستی کورد ئەزمموی تاڵی هەیە لەگەر لە دانووسان لەگە دەوڵەتی تورکیا. زۆر جار ئەو دانووسانانە بە ئاراستەیەک دەبڕێن چاواشەکارین ئەوەی هەر لە پەیامەکەی بەڕێز ئۆزەلانیش هاتووە ئێمە دەستمان داوەتە پرۆسێکی سەخت پلانگێری هەیە فێڵبازی هەیە چاواشەکاری هەیە بۆیە کورد دەبێ لە چوارچێوەی هەموو ئەو قەناعەتانەوە داخلی دانووسانێکی جدی بێت بۆ هەنگاونان بە ئاراستی چارەسەرێکی دیموکراسیانەی شەرەفمەندانەی بەڕاستی هاوسەنگ. بەڵێ کاکیوەڵێنی وەکو جەنابەت چاودێری زیاتر لەسەر بارودۆخەکان زۆر جار قسەت دەبێ ئەگەر سیر بکەی هەموو پرۆسەکانی ئاشتی هەمیشە کورد نیازێکی پاکی هەبووە لە دەستپێک و بە ئامانج گەیاندنیشی بەڵام دواتر دەوڵەتی تورک هەمیشە بیانووی هەبووە بۆ کۆتایی هێنان بە پرۆسەکە. یعنی ئێستا ئەوەی دەبیندرێ بە بڕوای ئێوە هێرشکردنە سەر ڕۆژئاوای کوردستان دەست بە سەرداگرتنی شارەوانیەکان هێرش بۆ سەر باشووری کوردستان ئایا لەمەدا ئێوە وەکو چاودێرێک چی دەخوێننەوە؟ ئایا دەوڵەتی تورک بەم هێرشانە دەیەوێ چی بە ڕایگشتی کورد و بە تایبەتی کوردانی باکووری کوردستان بڵێت؟ کاتێک لەو سیاست و ماهیەتی دەسەڵاتی دەوڵەتی تورکیا دەڕوانین لەوە تێدەگەین هەموو ئەو هەنگاوانەی بە تایبەتیش لە دوای دەستپێکردنەوەی ئەو پرۆسەیە بەڕاستی بەو ئاراستەیەن کە گومانەکان زیاتر بن جینا لایەنێک کە بیەوێت کێشەی خۆی لەگەل لایەنی دیکە لە ڕێی دانووسان و بە چوارچێوەی پرۆسەیەکی ئاشتی چارەسەر بکە دەبێ زەمینە سازی بکە. تۆ تەماشەکە ئێمە دەزانین لە 93 کاتێک کە پرۆسەی ئاشتی لە سەردەمی تۆرگۆت ئۆزار دەستی پێکردەوە ڕێز ئۆزەلان جاڕی بێدەنگکردنی چەکەکانیدا
لە چوارچێوەی 2010 کاتێ پرۆسەی ئۆسلۆ دەستی پێکرد و دانیشتەکان بەڕاستی بوون بە دانیشتنی ڕاستەوخۆ نێوان تەفگەری ئازادی لەگەر بەرپرسانی دەوڵات دیسان بە ڕێزۆزەلان ئاگربەستی ڕاگەیان دووبارەی کردەوە سێبارەی کردەوە مەفرەزەی نیەت پاچی چەچیاندانا چوونەوە خۆیان ڕادستی تورکیا کرد بەڵام لە بەرامبەردا تورکیا ئەو هێزەی کە بەو نیەتە چوو بووە بە تورکیاکە نیشانی بدە ئێمە عاشقی چەک و شەڕ نین ئەوانی خستە زیندان جارێکی تر لە 2013 14 تا 15 لە چوارچێوەی پرۆسە بەناوبانگەکەی ئاشتی کە پەیامی بەڕێز ئۆزەلان لە نەورۆزی 2013ەوە خۆی دەبینەوە دیسان هێزی گەڕیلا پاشەکشەی پێکرا بۆ نێو هەرێمی کوردستان و هێزی ترچوونەوە و دیسان دەوڵەت درێژەیدا بە ئۆپراسۆن واتە ئەوەی ئێستاش ڕوودەدا لە هێرشکردنە سەر ڕۆژاوا سەر باشووری کوردستان لە سەپاندنی قەیومەکان درێژەدانی هەمان ئەو سیاسەتەی ڕابردووە کە گومانەکان زیاتر دەکەن لەوەی کە دەوڵەت زدی نییە هەرچەندە کورد دەسێتە پێش دەوڵەت زدی نییە بەڵام واقعەک هەیە کە پێی دەگوترێ گۆڕانکاریە جیهانیەکە بۆیە دەوڵەت دەیەوێت ئەگەر دەستێتە نێو پرۆسەی دانووسان وای نیشان بدا لە منتەڵەقی هێزەوە هێزی سەربازیەوە هەژمونی سیاسیەوە ئەو دەستێ دانووسانەکە نەک لە لاوازی دەیەوێت وای نیشان بدا بەڵام دیسانیش دەبێت کورد لەگەر بۆ هەموو ئەو ئەگار و پێشهاتانە بۆ ئاشتێکە دەست و پەنجە نەرمکە بۆ بەرخودان و خۆڕاگری بەڕاستی هێزیی خورد و ئامادە بێ بۆی ڕوبەڕووی هەموو ئەو پلانانە بێتەوە. بەڵێ یاگی وایانی بگەڕێنەوە سەر شاندی ئیمرالی کە سەردانی باشووری کوردستانیان کرد جیا لەوەی کە لە ڕاگەیاندەکان بڵاو دەکرێتەوە بە بڕوای ئێوە هیچ پەیامێکی جیاواز لە پشتی ئەو پەیامانە هەبوو کە لە ئیمرالیە و نێردرابێ بۆ ینی بەرپرسانی باشووری کوردستان هەبێت کە لە ڕاگەیاندەکان باز نەکراوە باوکمی چاودێرێکی بنکۆڵکارن لە ڕووداوەکان زۆر جار قسەی ئێوە جیاوازە لە قسەی خەڵکانی تر ئایا هیچ شتێک هەبووە کە لە ڕاگەیاندەکان باز نەکرا و ئێوە بیزانن؟ ئەوەی گرنگ بوو ئەوە بوو بەڕاستی ئیمرالی بەڕێز ئۆزەلان ویستی لە زاری شاندەکەوە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی بخاتە سەرسکەی ڕاستەقینەی پرۆسەکە یعنی هەڵوێستی ئەو لە زاری ئەو شاندەوە ببیسترێ لە دەستی دووەوە نەبیسترێ بە تایبەتیش لە لایەنی ترەوە نەبیسترێ کە لایەنی ڕکابەرە لایەنی تری دانووسانکارە کە دەوڵەتی تورکیایە ئەوە زۆر گرنگ بوو شاندەکە هیچ کۆنگرێشی ڕۆژنامە نووسیان نەکرد بەڵام ئەوەی ئێمە دەیزانین ئەوەی کە وەکو زانیاریە و خۆتان گوتن وەکو کەسێک کە متابعی وەزاکە دەکەیت لایەنی دەم پارتی خۆشحاڵ بوو بە هەڵوێستی ئێستای باشووری کوردستان لەبەرەوەی بەڵێنی پشتیوانیان وەرگرتووە خۆشحاڵ بوون لە دیدارەکە پێیان وابوو ئەوەی کە بۆی هاتوون بەڕاستی ئامانجی خۆیان پێکاوە و بە بەرامبەریش ئەوەی کە بیستمانەوە دواتر هەرێم لە ئەوانەی کە دیدارەکانیان ئەنجام داوە ئامادەی باشیان هەبووە کە هاوکار دەبن بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە چکە بەڕاستی گرنگە کورد لەوەها وەرچەرخانێکی سیاسی هاو هەڵوێست بێ یەک هەڵوێستی سیاسی بێت یعنی نەک هەبرهەریەکەوە بە ئامانجی حزبەتی لە پرۆسەکە بڕوانین کە دەزانی چکە بەڕاستی پێشتر ناکۆچی هەبووە شەڕ هەبووە کێشە هەبووە لە ئێستادا هاو هەڵوێستی سیاسی کوردی بۆ ئەو پرسانە بەڕاستی زۆر گرنگن. ڕاست کاگیوە ئەگەر پرسی ئەوە بکەین بە بڕوای ئێوە لە ئێستادا ئەگەر پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان سەر بکەوێتن ئایا کاریگەریە ڕاستە و خۆکانیان لەسەر باشووری کوردستان چی دەبێتن؟ بە تاکید کاریگەری ئەرێنی دەبێت لەبەرەوەی دەزانین بەشێک لە خاچی کوردستان باشووری کوردستان لە ئێستادا ئامانجی سیاسەتی
داگیرکاری دەوڵەتی تورکیایە، ئامانجی بردومانی بەردەوامی فڕۆکەکانی تورکیایە. بۆیە ئەگەر پرۆسەکە سەر بکەوێ بەڕاستی ئەو کاتە هیچ بیانوە بۆ ئەو داگیرکاریەی ئێستا لەسەر خاچی هەرێمی کوردستانە بۆ دەوڵەتی تورکیا نامێنێتەوە. دەبێت پاشەکشە بکات لەو ناوچانە، نابێت لەوە زیاتر دەسوەردان لە کاروباری هەرێمی کوردستان بکە. ئەوە بۆ ئێمە خاڵێکی بۆ هەرێمی کوردستان خاڵێکی یەکجار پۆزەتیڤ دەبێت. کاگیوە ئەگەر بچینە سەر مەسەلەی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان کە یەکێکە لە مژارە ئەساسیەکانی گفتوگۆکانی نێوان ئیمرالی و دەسەڵاتدارانی تورکیا، بە بڕوای ئێوە لە ئەگەری سەرکەوتنی پرۆسەی ئاشتی، ئایا ئێوە وەکو چاودێرێک چۆن دەڕواننا هەبوونی هێزی سەربازی و ئەو هەموو چەک و جبەخانەیە؟ ئایا ئاساییە لە کاتێکی ئاوا هێزێکی سیاسی کە نزیکەی 50 ساڵە خەباتی سیاسی و مەدەنی بەردەوام دەکا کە پێشووتریش درێژکراوەی 100 ساڵ خەباتی سیاسی کوردانە لە پارچەیەکی کوردستان، ئاوا بە ئاسانی بتوانێت دەستبەرداری چەک ببێت؟ یاخود ئەگەر دەستبەردار بوو چ ڕێگایەک، ینی بە بیرکردنەوەی ئێوە بە بڕوای ئێوە چ ڕێگایەک بگیرێتە بەر؟ ئایا نمونەی هاوشێوە هەیە لە ڕابردوو کە هێزێک شۆڕژگەر چەکی دانابێت و کاریگەری نەبوو بێتن لەسەر دەرئەنجامەکانی؟ بەتاکی نمونە هەیە لە تامیریەکان و کۆمەڵی ئەزمونیتی حرەکاتی ڕزگاری خوازی نەتەوەکان. نمونەی جوان هەیە ئەوەی ئەفریقیا هەیە کە ماندێلا وازی لە خەباتی چەکداری هێنا و خەباتی ئاشتی درێژە پێدا. نمونە زۆرن ئەوەی کە پەیوەست بە خۆمان وەکو کورد، پەیوەست بە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان کە ئێستا قسە و باس لەسەر پرسی چەکدانان و ئەو خطابەی کە لە زاری نەتەوە پەرستەکان و دەوڵەت باخستەلیەوە ئاراستەی دەم پارتی و پەکەکە دەکرێت، واقعەیەکەیە کە هەموو دنیا دەزانێ کورد کە پەنای بۆ چەک بردووە لەبەرەوەی دەرگاکانی تری لەسەر داخراوە. دەوڵەتی تورکیا لە دامەزراندنیەوە دوای 100 ساڵ لە دامەزراندنی کۆمار لە 23ەوە لە 29/23ەوە کە کۆماری تورکیا دامەزراوە لەسەر بنەمای ئینکارکردنی مافی نەتەوەکانی تر بە تایبەتی نەتەوەی کورد ئەو دەوڵەتە دامەزراوە. دەستورەکانیان، سیاسەتەکانیان، حکوومەتەکانیان، دەسەڵاتی سیاسیان، دەسەڵاتی سەربازیان هەمویان وا ڕاهاتون وا پەروەردەکراون کە شتێک نییە بە نێوی پرسی کورد. تەنانەت یاسای تیرۆر لە تورکیا وا داڕێژراوەتەوە هەر کەسێ باسی پرسی کورد بکە واتە پەیوەندی بە پێی دەگوترێ تۆمەتبار دەکرێت بە کەسی جوداخوازی، یعنی لە تورکیا ئەنی تیرۆر. بۆیە لە ئێستادا کورد کە ئەو واقعی بە دنیا گوت ئێمە لە ناچاری پەنەمان بۆ چەک بردووە، کاتێک کە زەمینەی چەکدانان دروست دەکرێت ئەوە زۆر گرنگە، ینی قسە و باس لە دانووسانیش لەسەوە بکرێت. زەمینەی چەکدانان چییە؟ ئایا دەوڵەت لە بەرامبەر ئەوەی کە داوا دەکات چەکدا بدرێ هەنگاوی یاسایی دەستوری سیاسی دەنێت بۆ ئەو زەمینەی کە ئێمە باسی لێوە دەکەین؟ ئەو کاتە کورد بۆ خۆی بە هەموو دنیا دەڵێ ئەمە میلەتێشین عاشقی چەکنین، ئێمە بە ناچاری پەنامان بۆ چەک بردیان. ئەو هەنگاوانە چی؟ ئێمە دەزانین گرفت لە دەستور هەیە. زەحمەتە لە ئێستادا دەستوری تورکیا هەموار بکرێتەوە بە شێوەیەک کە ئەو کۆسپانەی لەبەر یەک زمان یەک نەتەوە یەک ئاڵا ئەوە دەستکاری بکرێت لەو قۆناغا، بەڵام خۆ دەکرێت زەمینەی یاسایی سیاسی، زەمینەی یاسایی لەوەدا مەسەلەن هێزێکی وەکو گەریلا کە چەک دانەنێت سبەی ڕۆژێ ڕاوە دوو نەندرێت نەخرێتە زیندان. زەمینەی سیاسی ئەوەیە کە دەرفەت بدرێت نوێنەرانی کورد لە پەرلەمانی تورکیا دەم پارتی ئازادانە خەباتی سیاسی و دیپلۆماسی و دیموکراسی خۆیان بکەن. زەمینەی سیاسی ئەوەیە شار نەخرێتە سەر سەرۆک شارەوانیەکانی کە بەردەنگی خەڵک
بوونەتە سەرۆکی شارەوانی کار هەر ڕۆژە و قەیوم لە شوێنیان دانەندرێ. ئەمانە زمینەی سیاسین واتە کە دەوڵەت داوایەک لە پارتی کرێکارانی کوردستان دەکاویش چەکدانانە لە بەرامبەریشدا دەبێ و هەندێک هەنگاو بنێت لەوەی کە گرنتی بکە سبەینێ خەباتی سیاسی دیبلۆماسی کورد لەوێ پارێزراو دەبێ، خەباتی قەیومەکان کۆتایی پێبێ، هەموو ئەوانە بەڕاستی دەبێ لە چوارسێوەی دانووسانێک یەکلا بکرێنەوە. ئەجینا پرسێک کە پرسێکی ڕەوای میلەتی ئێمەیە بە پەیامێکی دەوڵەت باخچەلی بەڕاستی گەڕی لا ئامادە نیە چەکدا بنێت. کاگی واگەرەمە وەکو دوایین پرسیار بێتن، یعنی بە بڕوای ئێوە ئەم هەوڵەی ئێستای پرۆسەی ئاشتی هەمیشە لەلایەنی کوردەوە هەموو پرۆسەکان وەکو پێشتر باسمان کرد ئامانجی گەیاندنە ئاشتیە. پێ دوایە ئەم پرۆسەی ئەمجارە جیاواز بێ لە پرۆسەکانی تر؟ ئەو پرۆسەیە و زارە زیادەکاتەوە لەگەر پرۆسەکانی 2013 ئەوەیە کە فاکتەری دەرەوە هۆکاری دروستبوونی زمینەی ئەو پرۆسەیە. فاکتەری دەرەچی جاران زمینەکە لە ناوخۆ هەڵدەقوڕا، تۆرگۆت ئۆزاد دەست پێش خەری دەکرد بە نێوەنگیری لایەنی تر و ئەوانە ئەکەپە هاتە سەردەسەڵات ویستی نمونەیەکی تازە، ویستی وا بە خەڵک بڕێ بڵێ ئێمە نمونەیەکی تازەین حەز کرد لە مەودووە هەژمونی نییە و دەمانەوە پرسی کورد بە ئاشتی سا واتە واقعەکە زادەی ناوخۆ بوو لە ڕابردوو. ئێستا واقعەکە زادەی گۆڕانکاریە دەرەچەکانن. شەڕی غەزە کۆتایی هات، حەماس حەزبوڵڵا لاواز بووە، گەورەترین قوتبی نەتەوە پەرستی کرد ڕژێمی بەشار ئەسەد بووە، کۆتایی هات بووە هاتووە ڕۆژاوا لەسەر پێی خۆیەتی. لەگەر هەموو گۆڕانکاریانەش ئەمی واقعە کورد ئێستا لە ئاستی دەرەچێت ژمارەیەکە حسابی پۆ دەکرێت لە ئاستی دیبلۆماسی گرنگە. بۆیە ئەو واقعە دەرەچێ وەزعەکەی هێناوەتە پێش، جیاوازیەکە لەوەدایە. بۆیە هەتا ئەو فاکتەرە دەرەچەیە لە قازانجی دۆزی کوردبی دەبێت دەوڵەت بێتە پێش، بەڵام دیسانش لەبەروی زمونی خراپ لەگەر دەوڵەتەیە سلوکی دەوڵەت لە ئێستادا هی ئەوە نییە پێی بگوترێ بۆ دەوڵەتیشی ئاشتی غواز کورد خۆیەتی بە گومان بیت. بەڕێزی وا سەید سەلیم چاودێری سیاسی زۆر سپاس کە بەشداری گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆ بووی. کاتێکی خۆشتان هەبێ. بەڵێ بەڕێزان، وەکو پێشتر هەرافتا گرنگترین نووسینی نووسەرێک دەکەینە گفتوگۆی چەقی گفتوگۆی ڕووداوەکانمان. بۆ ئەمڕۆژ نووسینێکی بەڕێز سڵادین ئەردەم لە ژێرناوی یاسای کۆماری تورکیا و گەلی کورد ئامادەمان کردووە. لێدوانی وەزیری دادی کۆماری تورک یەڵماستونز دەربارەی ڕاگەیەندراوی ڤیدیۆی گوتوبووی لەگەڵ یاسا ناگونجێت ڕووی ساختەچیانە و فێڵبازانەی ئاکەپا بەرامبەر بە پرۆسەکە بەڕوونی نیشان دەدات. ئاشکرایە دەسەڵات خەریکی پاساوداتاشینە بۆ ڕێگرتن لەو پرۆسەیەی گۆڕانی دیموکراتیی کە بە بانگەوازی ڕێبەر ئاپۆ دەستی پێکردووە یان لاوازکردن و ئاوەژووکردنەوەی ئامانجەکانی. هەموو شتێک دەکات لەم چوارچێوێدا پەنا بۆ هەموو هێرش و ئاژاوەیەک دەبات. وها دەردەکەوێت پێشاتەکانی ئێستا بەدڵی ئاکەپە نەبن و ئاکەپە و کورد و هێزە دیموکراتیەکان زیاتر لە چاوەڕوانەکانی ئاکەپە خاوەنددارێتیان لە گۆڕانی دیموکراتیت کردو. دیدارەکان لەگەڵ ڕێبەر ئاپۆ و پەیامەکان جۆش و پشگیری مەزنی بە دوای خۆی داهێنا. بۆ ئەمەش دەسەڵاتی ئاکەپە هەوڵ دەدات ئەم ڕاستیە لاواز بکات. بۆ تێکدانی پرۆسەکە هێرش بۆ سەربەنداوی تشتین و تەواوی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زیاتر کرد. کاتێک بینی کە ئەمە بەس نییە، زمانی ژەهراوی بەکارهێنا بۆ تێکدانی پرۆسەکە لە ڕێگەی ڕێبازەکانی شەڕی دەرونیە. وەک ئەمە بەس نەبێت بۆ ئەمجارە قەیومی بۆ شارەوانیەکاندانا دڵی بەمەش ئاوی نەخواردەوە دەستی کرد بە هێرش و قڕکردنی سیاسی دژ بە هەدەکە.
با سەرنجدەی لە کاتێکدا هەرێمەکانی ڕۆژئاوا باشووری کوردستان داگیر دەکرێن، لە کاتێکدا هاوسەرۆکانی هەڵبژێردراوی شارەوانی لە کار دوور دەخرێنەوە و قەیوم لە شوێنی ئەواندا دەندرێت و هێرش بۆ پەکخستنی خەباتی هەدەکە دەکرێت. ئایا ئەگەری ئەوە هەیە تورکیا دیموکراتی بێ؟ ئۆپراسیۆنی دژی هەدەکە و هاوشێوەی ئۆپراسیۆنەکانی ساڵی 2009 دژی کەجەکەیە هەوڵ دەدات نهێڵێت سیاسەتی دیموکرات بگاتە جەماوەر و لە سەتاسەری تورکیادا بڵاو بێتەوە. ئێستا وەختێک ئەم هەوڵانە بۆ ڕێگری لە بانگەوازی ڕێبەر ئاپۆ بۆ گۆڕانی دیموکراتیک سەری نەگرت، ئەم جارە وەزیری دادی کۆماری تورک یال ماستونس دەربارەی ڕاگەیەندراوی ڤیدیۆی ڕێبەر ئاپۆ دەڵێت لەگەڵ یاسادا ناگونجێت. بە کورتی دەڵێت یاسای تورکیا لەگەڵ ئەمەدا ناگونجێت، بۆیە دەبێت ئەم ڕاگەیەندراوە بە شێوەی نووسراو بێت. ئاشکرایە دەیانەوێت ڕابردوو دووبارە بکەنەوە ڕێبازی فرتوفێڵ درێژە بدەن. لە بەشێکی دیکەی قسەکانی نووسەر سڵاحەدین ئاردەم هاتووە دەڵێت هاوسەرۆکی مەهاپا دەوڵەت باخچەلی کە یەکەم جار بە لێدوانەکانی ڕێگەی بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرۆسەیە کردەوە بۆ ڕێبەر ئاپۆ نەک تەنها لە ڕێگای ڤیدیۆ بەڵکو وتی با لە نێو فراکسیۆنی دەمپارتی لە پەرلەمان قسە بکات. هەموو شتێک لەم بانگەوازە دەستی پێکرد. باشە کاتێک دەوڵەت باخچەلی ئەم بانگەوازەی دەکرد ئایانیان دەزوانی کە چوارچێوەی یاسایی ئێستای کۆماری تورکیا بۆ ئەمە گونجاو نییە. بێگومان دەیانزانی بە کردار کەچی وەزیری داد لە بڕی گۆڕینی چوارچێوەی یاسایی لە چەند ڕۆژی کۆتایی پێش ڕاگەیاندنەکە دێت و دەڵێت بە پێی یاسا گونجانیە. ئەمە بەڕوونی وەکو هەنگاوێک بۆ ڕێگیریکردن لە ڕاگەیاندراکە سیر دەکرێت. هەرگیز ئیمرالی یاسا جێبەجێ نەکراوە. ساڵانێکە ڕێگە بە بنەماڵە و پارێزەرانی نادرێت سەردانی ئیمرالی بکەن. ئایا ئێستا وەزیری داد مەرجەکانی لە چوارچێوەی یاسا بیرکەوتۆتەوە جگەلەوە ڕێک 101 ساڵە لە ساڵی 1924 تاوەکو ئێستا لە یاسای تورکیا جێگای کورد نەبووە. دەستور و یاساکانی تورکیا کورد بە نەبوون دەزانن و لە ناوبردنی کوردیان بە بنەما گرتووە. بەمەش ڕای دەگەێنێت کە هەموو کەسێک لە سنوورەکانی کۆماری تورکیا تورکە و بڕیار دەدات کە دەبێ وابێ. بۆیە ئاشکرایە پەیامەکانی ڕێبەر ئاپۆ نوێنەرایەتی ئیرادەی کوردی ئازاد دەکات، لەگەڵ ئەم یاسایانە ناگونجێ. بۆیە ئەگەر بڕیارە ڕێبەر ئاپۆ کارێک بکات تەنها بە هەموارکردنەوەی دەستور و یاساکانی ئێستا ڕێ تێدەچێت. بۆیە ئەوانەی دەیانوێت ڕێبەر ئاپۆ سیاست بکات پێویستە چوارچێوەی یاسایی بگۆڕن. هەروەها سڵاحەدین ئەردەم لە درێژەی قسەکانیدا لە کۆتاییدا دەڵێت لێدوانی وەزیری دادی کۆماری تورک یەڵماستونس دەربارەی ڕاگەیاندنی ڤیدیۆی گوتبووی لەگەڵ یاسا ناگونجێت لە ڕووی ساختەچیانە و فێڵبازی ئاکەپە بەرامبەر بە پرۆسەکە بەڕۆنی نیشان دەدات. ئەگەر دەسەڵاتی ئاکەپە پێی وابێ ئەم ڕێبازانە کورد فریو دەدات ئەوە خۆی فریو دەدات. ڕێبەر ئاپۆ دەتوانێت بە هەموو جۆرێک ڕاگەیەندرا و پەیامی هەبێت. هیچ شتێک لە مەدانیە، بەڵام نزیکایەتی دەسەڵاتی ئاکەپە و دەوڵەتی تورک لەسەر بناغەی فرتوفێڵ و ساختەکاری چەندێک زیانیان بە کورد بگەێنێت چەندان هێندە زیان بە کۆمەلگای تورکیا دەگەێنێت، چونکە لە بناغەوە هەڵی دەوەشێنێتەوە. هەم دەوڵەتی تورک و هەمیش کۆمەلگار کوردەکان تا ئێستا بە تێکۆشان و قوربانیدانی مەزن هەموو شتێکیان بەدەستێنەوە لە ئایندەشدا تێکۆشانی بەهێز دەکەن. بێگومان نەوە کار بە ڤیدیۆیەک دەنگی ڕێبەر ئاپۆ دەبیستن و دەبینن، بەڵکو ئازادی جەستەیی ئاپۆ پێک دەهێنن تا بتوانن ڕۆژێک ڕاستە و خۆ پەیوەندی پێوە بکەن. دەچینە باشووری کوردستان لەسەر پێشکاریەکانی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەنجامدراوە. سنتەری میترۆ 29 پێشکاری دژی خۆپیشاندەران و ڕۆژنامە نووسان کراوە. سنتەری میترۆ ڕاگەیان دەسەروبەندی ڕووماڵکردنی ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران لە بازگەی دێگەڵە 54 عاڵەت لە شارۆچکەی عەربەتیش 29 عاڵەتی پێشێلکردنی بەرامبەر ڕۆژنامە نووسان ئەنجامدراوە.
سنتەری میترۆ لە نووسنگەی خۆی لە شاری سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئاماری پێشێرکاریەکانەی کە لە ماوەی 11 ڕۆژی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە خستۆ ڕوو. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا دیاری محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ لە کاتی ڕوومالکردنی ڕێپێوانی درێژی مامۆستایان و فەرمانبەران لە بازگەی دێگەڵە 54 پێشێرکاری بەرامبەر بە 34 ڕۆژنامەنووس تۆمارکراوە. هەروەها 2 ڕۆژنامەنووسیش دەست بەسەر کراون و 8 ڕۆژنامەنووسیش نەیانهێشتۆ بگەڕێنەوە شاری هەولێر. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا دیاری محەممەد ئاماژەی بەوەشدا 16 کەس ڕێگریان لێکراوە ڕووماڵی خۆپیشاندان بکەن، دەست بە سەرکەلوپەلی 8 ڕۆژنامەوانیشدا گیراوە. هەروەها 19 کەسیش بە گازی فرمێسک ڕێژ بریندار بوون و تووشی هەناسە تەنگی بوون. هەڵیان کوتاوەتە سەر ئۆفیسی کەناڵی ڕاگەیاندنیش لە هەولێ. هەروەها سەبارەت بە توندوتیژی شەوی دووشەوە پێش ئێستا لە شارەدەی عەربەت کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەران کرا، ڕایگەیان لە کۆی 29 حاڵەت 13یان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. هەروەها وتیشی 5 ڕۆژنامەنووس لە گرزی و ئالۆزیەکاندا دەستگیر کراون و 11 حاڵەتی ڕێگریکردن لە ڕوومالکردن و گواستنەوەی هەواڵ تۆمار کراوە. هەروەها 8 حاڵەتی زەوتکردن و دەست بەسەرداگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانانیش تۆمار کراوە. 5 لە ڕۆژنامەوانانیش تووشی لێدان و سوکایەتی بوونەتەوە بەگشتی 29 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. هەر سەبارەت بە پێشێلکاری بەرامبەر بە خۆپیشاندەران، مامۆستایانی ناڕازی لەبارەی پێشێلکاریەکان بەرامبەر بە خۆپیشاندەران و ڕۆژنامەنووسان ڕایانگەیان دەسەڵات خۆی بەرپرسیارە لەو پێشێلکاریانە، نەک ئێمە. بە درەوشینەوەکان هێزە ئەمنیەکان پێکەوە بوون. مامۆستایانی ناڕازی لەبارەی پێشێلکاریەکانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەرانی شارەدەی عەربەت لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای شاری سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕایانگەیان. لە کۆنگرەکەدا عوسمان گوڵپی وتەبێژی مامۆستایانی ناڕازی وتی بەرپرسیاری یەکەم لەو پێشێلکاریانە هێزە ئەمنیەکان و دەسەڵاتی سلێمانیە. هەموو ئەو پێشێلکاریانەی بەرامبەرمان کراوە لە ئەستۆی هێزە ئەمنیەکاندایە و بەبێ بڕیاری ئێوە کەس ناتوانێ وا بکە. هەروەها ڕایگەیان ئێمە دەمانزانی دەستمان بۆ گیرفانی دەسەڵات بردووە، دەسەڵاتیش قبوڵی ناکەن، لە دژی ئەم خەباتە هێزە ئەمنیەکان ڕوبەڕوومان بوونەتەوە و سیناریۆیان ڕێک خست. لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا عوسمان گوڵپی دەڵێت ڕوونکردنەوەی ئاسایشی هەرێم بە تەواتی ڕەت دەکەینەوە. پێمان وایە خۆیان بەرپرسیاری تەواوی ئەو پێشێلکاریانن کە بەرامبەر بە خۆپیشاندەران کراوە لەلایەن کۆمەڵێک کەسی بەردوەشێنەوە و هێزە ئەمنیەکان بوونەوە تەماشەکەریان. ئەگەر هێزە ئەمنیەکان هاتوون چارەسەری گرژەکان بکەن، پێمان بڵێن چەند بەردوەشێنیان دەستگیر کردووە. لە کۆتاییدا جەختی لەوەش کردەوە هێزە ئەمنیەکان و بەردوەشێنەکان پێکەوە بوون، پێمان وایە فەرمانیان پێکراوە، بۆیە بەرپرسیاری یەکەم هێزە ئەمنیەکان و دەسەڵاتی خۆجێی سلێمانیە. بەڵێ بەڕێزان، گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن. هەر شاد بن. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە، هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.